بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێز و عزیز بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی کلیلدا. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی لابەری خەم و خەفەت و کێشەکانت. بە دڵنیاییەوە ئازیزان هەموو مرۆڤێک لەسەر زەویدا خاوەنی کۆمەڵێک کێشە و گرفت و خەم و خەفەتی ڕۆژانەیە. خەم و خەفەتانێکان ڕۆژانە دێن و دەڕۆن. خەم و خەفەت و کێشەیەکەن ماوەیەک لە ژیان تا دەمێننەوە، واتە درێژەیان هەیە لەگەڵ ژیان تاو و دەبنەمایی چەرمەسەری و ئازار و ناڕەحەتی. مرۆڤیش بە دڵنیاییەوە تا گەورەتر بێ، تا پێشەنگتر بێ، خەمی گەورەتری دەبێ، ژیانی زۆرتر دەبێ. کوردەواری کاتی خۆی زۆر جوانگوتویانە تا سەربانت گەورەتر بێ بە فرماڵینت زۆرتر دەبێ. ئەو زەمانە خانووەکان وەکو ئێستا سەقفیان نەبووە، چیمەنتۆ نەبووە، گڵ بووە، بۆ ئەوەی کەوا دارەکانی لە ژێرەوە نەشکێن، بە تایبەتی لە مەنتیقە کوێستانیەکاندا پێویست بووە کە بەفرەکەی سەری لابەی. جاوتویانە ئینسان تا سەربانەکەی گەورەتر بێەوەتە دیارە ماڵەکەی فراوانترە، دیوەخانی گەورەترە، خێزانی زۆرترە. بە دڵنیاییەوە ئەبێ بەفری زۆرتر بماڵێ، زۆرتر ماندوو بێ، زۆرتر ناڕەحەت بێ. تۆ یەک کۆدەیەکی بچووکت هەبێ لەگەڵەوەی خانوویەکی گەورەت هەبێ بە فرماڵین دۆکو یەکتر نییە. مەبەستیان لەوە بووە تا ئینسان پێگەی گەورەتر بێ، تا ناسراوتر بێ، تا خاوەن مەسئولیەتتر بێ، تا هەز بە بەرپرسیارەتی بکە، بە دڵنیاییەوە خەم و ئازار و ژیانیشی زۆرتر دەبێ. ئینسان پێویستە خەم بخوا، کاگە زۆر کەس لە خەم لە هیچ مەخۆ، نا، پێویستە خەمخۆر بی بۆ دینەکەت، بۆ ژینەکەت، ئینسانێکی بە هەڵوێست بی. تخوا حەیفنی ئینسان خەمی دینەکەی نەخوا، ئەو دینە کە شاخەڵاتی خوای پەروەردگار ئەم ئیسلامەتیە بەڕێزان. یعنی تۆ هیچ خەمێکی ئەم ئیسلامەت نەبێ، هیچ خەمێکی مسلمانانن نەبێ، مسلمانان ئاگر و ئاسنیان بەسەرا بارێت و هیچ بەلاتەوە گرنگ نەبێ بڵێ ئەوە کێشەی من نییە، ئەوە کێشەی وڵاتی من نییە. نا، دینەکەت خوا نەخواستە یاسایەک دەرچێ و دژایەتی دینی ئیسلامی تۆ بێ بڵێ پەیوەندی بە منەوە نییە، هەلانی کەم بە دڵیش ناڕەحەت نەبی، هەر خەم نەخۆی، ناشتی وامان نییە. ئەوە بێ هەڵوێزبوونە لە تۆی ئیماندار ناوەشێتەوە. پێویستە ئینسان خەم بخوا لە ماڵ و منداڵی، یعنی خەم خواردن بۆ ئەوەی کەوا گرفتیان هەبوو چارەسەریکەی و ئەگەر نیان بوو سوپاس بۆ خوای گەورە هەوڵ دەی بە پشتیوانی خوا لە گرفت ڕزگاریانکەی لەو هەموو چاڵ و چۆڵەی کە ئامادە کراوە وەکو لوغم چێندراوە بۆ ڕێگای کچەکانمان کوڕەکانمان. هەوڵ بدەی بەویستی خوای پەروەردگار لوغمەکانی ناحەزانی ئیسلام و کوردایەتی و دین و ژین و وڵاتمان پیانان نەتەقێتەوە. ئەمە هەموو خەمی دەوێت. بەخوا دوای ماڵ و منداڵت ئەگەر ئینسانێکی مسلمان و بە ویژدان و ژیر بی، ئەبێ خەمی خزمەکانت بێ، خەمی کەسەکانت بێ، خەمی خزمانی خێزانت، ماڵە خەزور و خەسوەکانت بێ. یعنی ئەوانە هەمووی خەمی ڕۆژانەی تۆن. ئەبێگە دۆستێکت هەیە دۆستی ڕاستەقینەی بی، ئەبێ بەشداری خەمەکانی بی، ئەبێ لە ناڕەحەتیەکانیدا تۆش لەگەڵ یا ئاخێک هەڵکێشی، بە ئەندازەی ئەوەی توانات هەیە مادی و معنەوی هاوکاری بی و دەستی بگری لەو تنگانەیە ڕزگاری کەی. ئێتە تۆ دۆستێکی تەنها سەرسینی بی، دۆستایەتی وانە بێ باشترە. دواتر ئەگەر ئەمانەشن نەبێ، تەمەنت دەچێتە پێشەوە، باوکو دایکیشت تەمەنیان دەچێتە پێشەوە. ئەمجا خەمی دایک و باوکی بە تەمەن یاخوا زەلیلی سەرجێگا نەبێ، خوا لە دەست و قاچی خۆی نەبێ، لە چاوی خۆی نەبێ، نەخۆشی خراپی توش نەبێ، ئەمانە هەموو خەمن. ئینسانی عاقڵ، ئینسانی ژیر و بەویژدان، ئینسانی دیندار و خواناس و بیرکەرەوە لە قیامەت بەردەوام خەمی دایک و باوکی بە تەمەنیەتی. خەمی ئەوەی کە حەسوودانێک لە دەورت بە درێژایی ژیانت لە منداڵی بۆ گەنجیت بۆ پیریت ئازارت دەدەن، کەسێک نەزەرەرت بۆی هەبووە بەڵکو قازانجی شت پێگەیاندووە، هیچ ناحەزیەکت لەگەڵ یانە کەچی لە حەسوودیانە چای پێت هەڵنایە و بوختانێکت بۆ فڕێدا، بوختانێکت بۆ هەڵدەبەستێ.
ئەو بوختانەکە دەکا حەسوودەکە گەمژەیەکشی دەست دەکەوێت بۆی بڵاو دەکاتەوە. ئەم قسەیەکە ئەی خاتە دەمی گەمژەیەکەوە گەمژەکە بە دەمەدی سادەی جێڕێ. یان ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە فەیسبووکە بڵاوی دەکاتەوە ئەڵێ وەڵا بیستم سەرچاوەیەکی نەناسرا و کە نەیویست ناوی خۆی ئاشکرا بکاوتی فڵان کەس وا بوو. ئەمە حەسوودێکم بوختانەی فڕێدا ئەم گەمژەیەش لە تۆڕی کۆمەڵایەتی خۆیان بۆ لایک و کۆمنت بڵاوی کردەوە. بێ ئەقڵەکەش دوول لە ڕووی جەناوتان پەرژین بێ ڕووی دەمم لە ئێوەی بینەر و بیسەر نەبێ ئەویش بڕای پێ دەکا پێ ئەقڵەکەش بیر ناکاتەوە. باشە خوا چاوی داومێ بۆی پێی ببینم گوێ بۆ ئەوەی پێی ببیستم خوا نەیفەرمووە بە گوێت ببینە. ئێستا خەڵکی ئەمڕۆ بەڕێزان بە زۆری بە گوێ دەبینێ یعنی هیچی بە چاوی خۆی نەبینیوە ئەڵە وەڵا بیستم کاکە مادام بیستم وایە نا تۆ بە گوێ دەبینی کاکە چاو بۆ بینینە نەک گوێ بۆ بینین. بێ ئەقڵ ئەو کەسەیە دوو لە ڕووی جەنابتان هەر هەواڵێکی بیست هەر خەبەری لەسەر کەسێک بیست یەکسە بڕۆی پێ دەکا. ئەی بەچی بەرگەی ژانی ژیان بگرین ئەی خەم و خەفەتەکانمان بەچی لابەرین بەڕێزان. ژیانێکە عەرزم کردن ڕواتان هەبێ خەم و کێشە و مەراقی زۆری تێدایە بۆ هەمومان. یەکەمیان بە بڕوابوون بە قیامەت بە چاو لەسەر قیامەت بوون با بەردەوام چاومان لەسەر قیامەت بێ بەخوا ئازار شکێنە وەڵی خەمەکان لەبیر دەباتەوە و لایان دەبا. خەمی هەژاری ئەزانی هەژاری ئینسان بە چۆ کادێنێ ئای کە خەمێکی گەورەیە. شاعیر کاتی خۆی جوانی وتوە دەڵێ يمشي الفقير وكل شيء ضده والناس تغلق دونه أبوابها. فەقیر بەبێ ئەوەی بۆ خۆی بە ڕێگادا دەڕوا کەچی هەموو شتێک ڕقی لێیەتی. خەڵک دەرگای لەسەر دادەخەن کاتێک کە دەچێتە ماڵەکانیان حەز بە چارەی ناکەن بەخوا هەروایە. وەڵی فەقیرێک جار هەیە بۆ سیلەی ڕەحم دەچێت بۆ ماڵێک یعنی سەردانێک دەکات سیلەی ڕەحم جێبەجێ دەکات بەس چونکە هەژارە خاوەن ماڵی دەوڵەمەند پێی خۆش نییە ئەڵێ نەوەک بۆ قەرەسات بێ نەوەک داوای یارمەتیم لێ بکە بەڵام بەخوا ئەو بەدڵێکی سافەوە هاتۆتە ماڵەکەت هیچی لە تۆ ناوێ بەس چونکە فەقیرە خەڵک خۆشی ناوێ دەرگای لەسەر دادەخا. وتراه ممقوتا وليس بمذنبين يرى العداوة لا يرى أسبابها. خەڵک لە خۆ ڕقیان لێیەتی بەبێ ئەوی گوناهێکی کردبێ هەز دەکا خەڵک دوژمنی بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانێ. یعنی هەژارەکە بیر دەکاتەوە خوای پەروەردگار خۆ من خراپەم بۆ کەس نییە ئەو خەڵکە بۆچی ڕقی لێم دەبێتەوە بۆچی بە تاوانبار و گوناهبارم دەزانێت لە کاتێکا من تەنها ئەوەیە هەژارم. بۆیە هەژاری ئازاری یەکجار زۆر بە مرۆڤ دەگەێنێ. هەر کەسێک هەژاری نەبینی بێ نازانێ ئازاری هەژاری چۆنە. پاشان نەخۆشی ئای نەخۆشیش چەند ئینسان ئازار دەدا لە ژیانە حتا نەخۆش نەکەوی قەدر و قیمەتی لەش ساغی نازانی. تامەزرۆی ژیانێکی خۆش چەند کەسەیە حتا دەمرێ تامەزرۆی ژیانێکی خۆشە هەر حەسرەتی ئەوەیەتی خۆزگە ماڵێکی خۆشم هەبوویایە ماڵێکی خۆم هەبوویایە مناڵەکانم پۆشتە بوونایە گیرفانم پڕ بوویایە کەلوپەلێکی جوانی ناو ماڵم هەبوویایە ژیانی بەم حەسرەتەوە ڕۆی. خەم و خەفەتی مەزلومی ئینسان زۆر ناڕەحەتە خوا پەنامەدا دوعای پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوعا بکەین خۆیان نەزوڵم لە خەڵک بکەم خۆیان نەزوڵمم لێ بکرێ کە زوڵمت لێکرا و مەزلوم بووی و دەسەڵاتن نەبوو هەمووی لە ناخی خۆتا دەخۆیتەوە. هاوسەر و منداڵی خراپ لە هەموو شتێکی دنیا ناڕەحەتترە عەدووەن و حەزەنن بێ نەک قوڕەت و عەین بێ. ماڵ و منداڵی وا هەیە بە تەعبیری قورئانی عەدووەن و حەزەنە بەخوا ژن و مناڵی وا هەیە لێت دەبێتە دوژمن لێت دەبێتە سەرچاوەی هەموو خەم و مەراق و ناڕەحەتیەک پەنا بەخوای پەروەردگار دەبێتە عەدووەن و حەزەنە ناهێڵە قوڕەت و عەین بێ نایڵێت چاوت ڕۆشن بێ و گەشت بێ بە هیچ جوانێکی ئەم دنیاە پەنا بەخوا. ئەمانە هەمووی بەچی خەمەکە لەسەرت سووک دەبێ بەچی خەمەکە لەسەرت لا دەچێ بە بیرکردنەوەی ئەوەی کە قیامەت هەیە. هەژاری یەخۆ کاکە ئەم دنیا هەر کۆتایی پێدێ بەخوا بە قیامەت لە بەهەشتا لە هەژاری هەتا ڕزگارت دەبێ. لەشی ساغت بە خۆتەوە نەبینی خۆ مردن هەیە ئەم دنیای هەر کۆتایی پێدێ خۆگە چوویتە بەهەشتەوە بە حیاتی نەخۆشی نابینیتەوە. قەت ماڵێکی خۆشن نەبینی بەس جێگەی مەترێک
جێگەی گۆچانێک عەسایەک مەترێک زەوی لە بەهەشتا هەبێ هەرچی ئەم زەویەیە ئەوەی لە ناخی شایەتی هەرچی بیرە نەوتە هەرچی کانی ئەڵماس و زێڕە هەر هەمووی هی تۆ بێ بە ئەندازەی جێگۆچانێک مەترێکی بەهەش نابێ خەممە خۆوەندا بەخوا هەر بەجێ دێشرێ ئەوەی دەوڵەمەندە و ئەوەی هەژارە هەر وەکو یەک قەبرێکی بەردەکەوێت هەر وەکو یەک کفنێکی تێدەوە دەپێچرێ هیچی زیادە لەوە خۆیان نابە ئەگەر منداڵەکانن ناساڵحن ژنت خراپە هاوسەرت خراپە جنێکی باشی و مێردەکەت خراپە چۆک دامەدا دوعای خێر بکە مادام کەم و کوڕی لە تۆوە نیە بەسەرکردنەوەی خوای پەروەردگارە بە ئیزنی خوای گەورە خوا دەرگال لێ دەکاتەوە هەمیشە چاول لە بەهەشت بێ ڕۆژێک هەیە دنیایەکی تر هەیە بەهەشتێک هەیە ئەوەی خەم بێ تێیدا نیە ئەگەم مەزلومی دڵنیا بە ئەو زاڵمە هەل لە دنیادا خوای گەورە چۆکی پێدا دەدا و لە قیامەتا بە چاوی خۆت دەیبینی و تۆ سوپاسی خوا دەکەی کە زاڵمەکە نەبووی وەخوای گەورە حەقەکەت بۆ وەردەگرێتەوە بۆیە چاو خستنە سەر قیامەت زۆر ئینسان دڵخۆش دەکا خوای پەروەردگار لە قورئانە کلیلەکەیشمان دەداتێ ئەفەرمێ ئەم بەهەشتە بەم شتانە بەدەست دێ با بچینە خزمەت قورئان لە سوورەتی قاف ئاەتی 31 و 35 پەروەردگار دەفەرمێ وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بالسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد الله أم قرآن چۆن دڵی ئینسان دەکاتەوە هەر کە خەفەتت هەبوو عەزیزەکەم وەرە ئەم سوورەتی قافە ئاەتی 31 و 35 بخوێنەوە با بیکەین بە کوردی خۆمان وأزلفت الجنة للمتقين غير بعيد ئەوانەی خواناسی ڕاستەقینە بوون بەهەش لێیان نزیک دەکرێتەوە جا سەیری وردیەکانی قورئان کەن بەڕێزان هەموو جاڵەم لەسەر وشە بۆ وشەی بوەستن دەفەرمێ وأزلفتی نافەرمێ قربت الجنة نافەرمێ أدنيت الجنة بۆ ئوزلیفەی بەکارهێناوە لەبەر پێگەیەکی گەورەیە یعنی ئەو بەهەشتا هەر وەکو گەیشتن بە خانوویەکی ئاسایی دنیا تەماشای نەکەی یعنی ئێستا لە دنیادا کەسێک زۆر ناڕەحەتی چێش دەبێ لە هەموو ژیانیا کرێسی بوو بێ هەر ڕۆژە لە خانوویەک دەرکرابێ بڵێن جوانترین کۆشکی دەوڵەمەندترین کەسی ئەم سەرزەویە ئەوە کلیلەکەی حازرەوە دەدرێ بە تۆ بڕواتان هەبێت نازانی چۆن بۆی ڕادەکەی نازانی چۆن دەیگەیتێ لە خۆشیانە قورئان دەفەرمێ بەهەشت شتێکی ئەوەندە گران بەهایە بە هیچ شتێک تەسەوور ناکرێ بۆیە دەفەرمێ وأزلفت الجنة ئینجا لێشت نزیک دەکرێتەوە بە شێوازێک یعنی عەزێت نادرێ هەز ناکەی ماندوو بووی گەیشتوویە بەهەشت خوای گەورە ئەوەندە ڕێزت لێ دەگرێت لە بەهەشتا بە ئامێری سواربوونێک بە هەر شێوازێک کە پەروەردگار خۆی دەزانێ بەهەشتەکە لێ نزیک دەکەنەوە هەر ئاوا دەکەی دەفەرمونون ئەوە شوێنەکەی خۆتە ئەم بەهەشتە بۆ کوێیە کلیلەکەی ئەمەیە هذا ما توعدون ئەمە ئامادە کراوە لكل یەکەمیان ئەوابین ئەمە کلیلەکانی کردنەوەی بەهەشتە ئەم کلیلەت پێ بێ دەرگای بەهەشتی پێ دەکەیتەوە یەکەمیان ئەواب ئەو کەسەی کەوا بەردەوام دڵی لای خوایە زۆر دەگەڕێتەوە بۆ لای خوا ئەڵێ خوایە تۆ ئەمیان نەڕەنجەی بەڕێزا مرۆڤ لە بینی دوو شتایە لایەنێکی شەیطانی تێدایە کە دایمە هانت دەدا بۆ خراپە لایەنێکی فرشتەیی تێدایە کە بەردەوام دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوا هەمومان تووشی گوناه دەبین هەمومان تووشی هەڵە دەبین هەمومان تووشی سەرپێچی دەبین چونکە نەوەی ئادەم و حەواین دایک و باوکە گەورەمان سەرەتای ژیان لەسەر زەویدا هەڵەیان کرد ئێمەش نەوەی ئەوانین و هەڵە دەکەین گوناه دەکەین بەڵام ئەگەر دەتەوێت بەهەشتی بی دوای گوناه خۆت پاکەوە بە تەوبە بڵێ خوایە تۆم لێ نەڕەنجەی ئەگەر ئەمە سەی دڵ و دەرونی خۆت کە بەردەوام دەگەڕایتەوە تەوبەت دەکرد بۆ لای خوای پەروەردگار زۆر تۆ بەوەی استیغفارت دەکرد زۆر داوا دەکرد خوایە بەس تۆم لیان نەڕەنجەی بەسمە ئەوە نیشانەی ئەوەیە کلیلەکەت دەرگای بەهەشت دەکاتەوە ئەوە کلیلەکەت ددانی یەکەمی پێوەیە دووەمیان حەفیظ ئەو کەسانەی کەوا زۆر دەپارێزن خوا نافەرمێ حافظ حەفیظ یعنی زۆر پارێزەرن بۆچی پارێزەرن بۆ دینەکەیان ئەم دینە خەمی گەورەیانە لە دەستیان نەچێ یعنی کەسێک پارەیەکی زۆری هەیە زێڕێکی زۆری هەیە
ئەها شەو ڕۆژ دڵی لایەتی کامیرەی لە ماڵەوە داناوە ڕەبتی هەیە بە مۆبایلەکەیەوە بە ماڵ و منداڵی دەڵێ ماڵ چۆڵ نەکەن چونکە ئەم سەرۆت و سامانە گەورەمان لە دەستێ بە حیاتی قەرەبوو نابێتەوە دەی بەخوا دینی ئیسلام دین و ئیمانەکەمان بەڕێزان بە هەرچی سەرۆت و سامانی دنیا هەیە ئەوەی لە ناوی شایەتی ئەوەی لە ئاسمانەکانی شایە هیچی کەلیمەیەکی لا ئیلاهە ئیلا الله کە ناهێنێ دخوا چەند ناشرینە هەر یەکەمان بە منداڵەکەمان دەڵێن ئاگال لە مستەقبەلی خۆت بێ ڕۆڵە گیان عەرزێکمان هەیە تیجاریە کوڕە مردیشم نەچەن بیفرۆشن ئەمە زێڕە ئاگاتان لێبێ لە دەستان دەرنێنن مناڵەکەت $100 پێ بڵێ گوریا بە ڕەفیقی خراپ لە دەست دەرنێنێ ئەی تخوا نەبخەمی دینەکەت بێ قورئان دەفەرمێ هەر کەسێک کە دەیەوێ بەهەشتی بێ با زۆر پارێزەری دینەکەی بێ لە هەموو شتێک زیاتر بە ماڵ و مناڵەکە لە ڕۆڵە گیان دینەکەمان لە دەست نەدەین ڕۆڵە گیان هەموو شتێک قەرەبووی هەیە بەڵام دین و ئیمان قەرەبووی ناکرێتەوە پەنا بەخوای پەروەردگار کە دۆڕاندت کە بە کافری مردی بە هەموو سەرزەوی هی تۆ بوو بێ ئیتر بەدبەختترین کەسی جونگە لە جەهەنەما دەبێنیتەوە یەکەمیان ئەو کەسانە حەفیزن بۆ دینەکەیان زۆر پارێزگاری لە دینەکەیان دەکەن دەترسن وشەیەک بەدەمیان نابێ و بۆنی کوفری لێبێ لە وشەی کوفر خۆیان دەپارێزن لە وشەی ناشکوری خۆیان دەپارێزن ئەمجا جەستەی خۆیان دەپارێزن بەکاری ناهێنن بە عەرق خواردنەوە بە نێرگە لە کێشان دای ناڕزێنن دەڵێن ئەم جەستەیە ئەمانەتی خوایە دڵ و دەرونی خۆیان دەپارێزن پڕ بێت لە ڕق و قیم بەرامبەر بە موسڵمانانی هاوقیبلەی خۆیان پەنا بەخوا دڵیان دەپارێزن چۆن خۆیان لە نەخۆشی دڵ دەپارێزن ئاوە خۆیان لە نەخۆشی کبر بەخوا کە زانی تەکەبور لە دڵتایە بڕۆ ئاو دەستەکانی مزگەوت بشۆ بڕۆ بەدەستی خۆت فەقیرێک یارمەتی بدە بڕۆ ئاوەکەی بەدەمەوەکە بڕۆ لەگەڵ نەخۆشێکا پاچی بکەوە با ئەو کیبرە نمێنێ کاکە تۆزە جلەکانت هەستت تەکەبوریەکی پێوە لێدەی بڕۆ لێی شڵ لەبەرکە با ئەو نەفسیەتت بشکێ زانیت بە ئۆتۆمبیلێکی گرانبەهانە بێ پێدعی بە بڕۆی بڕۆ لەسەر جادە سواری تەکسیەک بە بڕۆ بە پاس جارەکات چۆ بکە با ئەو تەکەبوری ناودڵت بشکێنی حەفیز بیر بکەوە من دەبێت دڵم بپارێزم چۆن لە نەخۆشی چەوری خوێن و دڵ و ئانە خۆم دەپارێزم و حەقەبی پارێزم ئاواش لە نەخۆشیەکانی ناودڵ ئیمانداری ڕاستەقینە خۆی دەپارێزێ ئەوە کلیلی دووە ئەوە ددانی دووەمی کلیلی کردنەوەی بەهەشتە پێی دەکرێتەوە دەرگاکە زۆر حەفیزن ماڵ و منداڵیان دەپارێزن قەدر و حرمەتی ماڵ و منداڵی خۆیانیان لایە سێم من خەشیە الرەحمانە بالغەیب هەر کەسێک کەوا لە کاتی نهێنیدا ترسی خوای لە دڵا بوو جا سەیری وردیەکانی قورئان گەنجارش کە عەرزی جەنابتان دەکەم من خەشیە الرەحمانە ئەها نەیفەرموو من خەشیە المنتەقیم من خەشیە الجەبار خۆوانە صفاتی پەروەردگارن نە من خەشیە الرەحمان یەقینت هەیە خوا ئەوەندە میهرەبانە ڕەحمانە لە میهرەبانیدا میهرەبانترین میهرەبانان لێبوردەترین لێبوردەکان بەبەزدەیترینی هەموو بەبەزدەیان ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا کەچی کاتێک کە کەس چاوی لێت نییە لە خۆشەویستیت بۆ ئەو خوایە کە لێت نەڕەنجە لە حرام خۆت دەژێڕیەوە بە هەر یەکێک لە ئێمە سەیرێکی خۆی بکە بووە لە ژیانتدا کەسەکەم خۆشەویستەکەم جارێک بوو بێت لە ترسی خواوازن لە حرام هێنابێ لە حرامی مادی و معنەوی دەستن لە حرام جێڕابێتەوە لە کاتێکە توانات هەیە هیچ کامیرایەکن لەسەر نییە کەس گوێی لە دەنگت نییە هەموو پەردەکان دادراونەوە هیچ کەسێک ئابڕوون نابا لە هەموو شتێک ئەمینی وەغەلقەتی الئەبواب لەو کاتەدا وتوتە خوا لەبەر خاتری تۆ با تۆم لێ نەڕەنجەی هەرچەند تۆ زۆر میهرەبانی بەڵام من خوایە تۆم ئەوەندە خۆش دەوێت دەترسم لێم بڕەنجەی لەبەر خاتی تۆ دەست بۆ حرامە نابم لەو بێ شەرعی نزیک ناکەمەوە وەڵڵای ئەگەر ئەو سیفەتت تێدا بێت کلیلەکەت ددانی سێمیشی پێوەیە دەرگاکەی بەهەشتی پێ دەکرێتەوە ئەم من خەشیە الرەحمانە بالغەیب پێمان دەڵێ هەوڵ مەدەن بە ترس و لەرز وا لە کەسی بەرامبەر بکەن کە لە خراپە واز لێبێنێ ئەها خوا فەرمووی من ڕەحمانم من میهرەبانترین میهرەبانانم ئەمجا بەندە ڕاستەقینەکانم بەبێ ئەوەی چاوی کەسیان لەسەر بێ بالغەیب شەرمم لێ دەکەن دەترسن لێیان بڕەنجێم منداڵەکان لەسەرەوە پەروەردەکە بزانن باوکیان چەند میهرەبانە دایکیان چەند میهرەبانە با لە ترسی لێدان نەبێ لە ترسی نان بڕین نەبێ لە ترسی دەرکردن نەبێ تەنها لەبەر خۆشەویستیان بێ بۆ دایک و باوکت کاتێک کە دۆست چاوت لیان یەکچەکە لە دەرەوە علاقەی ناشەرعی ناکە کوڕەکەت بە بێ ئیزنی بە دزی تۆ ناچێ بۆ کافتریا ڕەفیقی خراپ ناگرێ ئاخۆ دەزانێت کە تۆ چەند میهرەبانی لێی نادەی نانی نابڕی دەری ناکەی لێی تووڕە نابی بەڵام لە پشتەوە کە تۆ ئاگال لێ نییە خۆشی دەوی لەبەر خۆشەویستیت خراپە ناکە ئەم پەروەردەیە گرنگە بەڕێزان
مامۆستا گرنگە منداڵ قوتابیەکان وا پەروەردەکە ئەوەندە میهرەبان بێ لەگەڵیانە قوتابیەکانی شەرم بکەن لەبەر مامۆستا میهرەبانەکەیان نەک لە ترسی مامۆستاکەیان بڵێ دەرەجەم لێ دەشکێنێ وەڵی لە پۆلا دەرم دەکات چیم لێ دەکات نە لەبەر مامۆستا میهرەبانەکەم من خراپە ناکەم من قۆپیە ناکەم من کتێب ناکەمەوە منی ئازاری هاوڕێکانم نادەم من دەرسەکەم باش دەخوێنم چوارەم وەجاء بقلب منیب هەروەها چوارەم خاڵیان ئەوەیە جاء بقلب منیب بەدڵی پڕ لە تاسە و عشق و خۆشەویستی خواوە دەژین یعنی بەردەوام خۆیان لەبیرە کە دەڵێن یا الله تەزوو بە لەشیان نادێ لە هەموو کاتێک هەر هاواری لە یا الله دەکەن لەگەڵ یا اللهدا ناوی هیچ شتێشکە نابن و هاواری غەیری خوا ناکەن دایمە دڵیان منیبە یعنی شەوق و زەوق و خۆشەویستێکی یەکجار زۆری تێدایە چەند جوانە دەبینیم جار هەبوو وتاری مزگەوت دەخوێنینەوە کەسێک فرمێسک بە چایا دێتە خوارەوە کە باسی گەورەی خۆی بۆ دەکەی ئەوە دڵنیابە ئەوە تۆ لەو کەسانەی کە دڵت پڕە لە شەوق و زەوق و تاسە و خۆشەویستی خۆی پەروەردگار کلیلەکەت ددانی چوارەمی پێوەیە ئاوا دەکەی ئودخولوها بسەلام بای دە و دەرگای بەهەش کراوەتەوە بۆت بەهەشتەکە لە تۆ نزیک کراوەتەوە با تۆ ماندوو نەبی فەرموو دەرگاکەی بکەوە بیسەلام عەرزم کردن هەموو خەفەتەکانی دنیا چییە هەژاریە نەخۆشیە ماڵ و منداڵی خراپە دوژمنایەتیە پیربوونە مردنە ودخولوها بسەلام بڕۆ بۆ بەهەشتەوە هەتایە گەنجی هەتایە جوانی بەردەوام ساغوی لەش ساغا قەت دڵتەنگیەک بۆ یەک چرکەش بە دڵتانایە میشە دڵخۆشی ذلك يوم الخلود دڵنیابە ئەمە ڕۆژی نەمریە قەت مردنت بەسەرانایە قەت ئێستا لە دنیادا حج ناخۆشیەکن نەبێ بەس خەمی یەک شتت هەیە ئەڵێ ڕۆژە هەر دەمرم وەڵڵا هەر بەجێ دێڵین هەر ئەوە هەموو لێت تاڵ دەکاتەوە خوا دەفەرمێ ذلك يوم الخلود ئەوە ڕۆژی نەمریە لهم ما يشاءون فيها ولدينا مزيد قورئان دەفەرمێ لهم ما يشاءون فيها کە چوویتە بەهەشتەوە هەرچی تۆ داوای بکەی هەرچی بە خەتەرەی دڵتا بێ هەرچی ڕۆژێک لە دنیادا ئاواتت بۆ خواست بێ هەر هەمووی لە بەردەم تا ئامادەیە خوا دەفەرمێ وەلەدەینا مەزید ئەوەی کە تۆ داواکاریت هەبووە ئەوەی بە خەیاڵ تا هاتووە لەوەش زیاترت بۆ ئامادەکراوە زۆر لەوەش زیاترت بۆ ئامادەکراوە ئەمە بەس لە بەهەشتا هەیە ئێستا گەورەترین دەوڵەمەند گەورەترین سەرمایەدار گەورەترین دەسەڵاتدار بە کەسێک بڵێ وەرە چیت دەوێ بۆ دابین دەکەم بڕواتان هەبێت چونکە مرۆڤ هێشتا لە دڵیاتی ئەڵە خوا بکەم داواکاریەکانی یەکجار زۆر گەورە نەبن بەڵام پەروەردگار لە باشتە دەفەرمێ هەرچی تۆ دڵت دەیخوازی ئامادەیە وەلەدەینا مەزید دڵنیابە لە سەرو ئەوەشەوە زیادت دەدەمێ زۆر لەوە زیاتریشت بۆ ئامادەکراوە جات خۆی ئینسان ئەم بەهەشتەی هەبێ ئەم قیامەتەی هەبێ ئەو هەموو خەفەتە لەمە ژیانە کورتەی دنیا بخۆین گوڕە بەخوا گوناحمان دەگا بگەڕێەوە خزمەت قورئانەکەت و خەفەتەکان و خەمەکان و ژانەکانی ژیان دواز لێبێنە درێژە بە پرۆگرامەکەمان دەدەین ئینشاءڵڵا لە بە چارەسەری دابردنی خەم و خەفەتدا بەڵام دوای ناوبڕێکی کورت و لەگەڵماندا بمێننەوە بسم الله الرحمن الرحیم بەڵێ بەڕێزان کلیلی یەکەم بۆ ئەوەی کەوا لە خەم و خەفەت و پەژارەی دنیا ڕزگارت بێ پەنا بەرە بۆ خزمەت قورئان و باسی قیامەت و بەهەشتی تیا بخوێنەوە ئەمە کەلامی رب العالمینە ئەمە وعدی الله سبحانه وتعالى بڕواتەنە دنیا زۆر زوو تێدەپەڕێ وە قیامەتیش هەر بە مردنمان دەست پێ دەکات ئەم بەهەشتە ڕازاوە هەبێ کە خوا لە سوڕەتی قافا بۆی باسکردین هەرچی دڵمان بیخوازێ و ڕۆژێ حەسرەت بێ بەدڵ تا هات بێ لە قیامەتا خوا فەرمێت داوای بکە و ئامادەیە و ئەوەی بەدڵ تا هات پێش داواکردن لە بەردەم تا دانراوە وەلەدەینا مەزید لەوەش زیاتر هەیە بڕواتان هەبێ گوناحمان دەکە کە ئینسان ئەوەندە خەفەت لەم دنیاە بخۆوە دووەمیان بەردەوام بیری ئاەتەکەی قورئان بکەوە کە دەفەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا لە سوڕەتی لوقماندا خۆی پەروەردگار دەفەرمێ وما تدري نفس ماذا تكسب غدا هیچ نەفسێک نییە هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا بزانێ کە بەیانی چی ڕوودەدا خوا نافەرمێ ماذا تعمل غدا هیچ کەسێک نییە بزانێ بەیانی چی دەکات نەخێت تۆ خوێندکاری بەیانی دەزانی دەچی بۆ زانکۆ ئەگەر زیندوو بی و
ژیان بەردەوام بێ بەیانی تۆ دەچی بۆ زانکۆ تۆ دەچی بۆ ئامادەیەکە تۆ دەچی مۆزەفی دەچێت فەرمانگەکەت من دەچمە دوکان و ویش و بازاڕەکەم ئەویان دەڕۆ بۆ کۆمپانیاکەی ئەویان دەڕۆ بۆ سەفەرەکەی خوانەی فەرموو ئەوە مانیعە نەخێەوە بەرنامەی ژیانمە و بەرنامەم داناوە بەیانی کارەکانم بەو شێوەیە دەبن بەڵام تەکسی بوو غەدا هیچ کەسێک نازانێت بەیانی دەستکەوتی ڕۆژەکەی چی دەبێت بەیانی چی لێ بەسەر دێ لەو ڕۆژەدا ئەمە کەس نایزانێت بەرنامەی ژیانی خۆت داناوە ئاساییە بەڵام تەکسی بوو غەدە پێمان ناڵێ چۆکدادا ئەمایەتە زۆر خەڵک یعنی ئەژنۆی پێدەشکێت لە خوای گەورە فەرموویەتی نازانی بەیانی تۆ چی دێتە ڕێگات ینی دانیشۆ خەفەتبار بە نا ئەمە گەشتبینیە مادام هیچ نەفسێک نییە بزانێ بەیانی چی دەستکەوتێکی دەبێ ئەمە گەشتبینیە بۆ تۆ ئەگەر زۆر نەخۆشی مەویستی لە دکتۆر و دەرمان ئەمایەتە بێنە بەرچاوت لەوە ئەچێت چارەسەری نەخۆشیەکەی تۆ لە بەیانیدا بکرێت وما تدري نفس ماذا تكسب غدا لەوەچێت چارەسەری نەخۆشیەکە لە بەیانیدا بکرێت ئەگەر هەژاری ئەوەندە گەشتبین بە بغیری ئەڵڵا نازانێت بەیانی تۆ هەروەکو ئەمڕۆ دەبی یان نا لەوە چە بەیانی دەرگای دەوڵەمەند بوونت لێ بکرێتەوە دەرگا ڕزق و ڕۆزی فراوانت لەسەر بکرێتەوە ئەگەر لە گرتوخانەدای گەشتبین بە لەوە چە بەیانی لە دەرەوە بی ئەو دیوشیشە ژوورە تاریکەکان بەجێ بێڵی چەند کەس هەبووە لە ژووری سێدارەدا بووە ئێستا لە ژیاندان و یان کتێبەکانیان بخوێنەوە بیرەوەریەکانیان بخوێنەوە چۆتە ژووری سێدارەوە یعنی وەسێتنامەی پێنووسراوە ڕاستپاردەکانی بۆ کەسوکاری پێ سفێردراوە دوجار کەسوکاری پێبیندراوە بەڵام لێبوردنێک لەو کاتەدا لەلایەن سەرۆکی وڵاتەوە دەرچووە ئێستا لە ناوماندا زیندووە و لە ژیاندایە کە دەبووە 40 ساڵ وایە لە ژێر خاکا بوویایە نەخێر بەس خوا دەزانێت بەیانی چی دێتە ڕێگای تۆ وەچی بە نسیبت دەبێت دایمە گەشتبین بە خاڵی سێەم بۆ ئەوەی لە خەم و خەفەت ڕزگارت بێ بە ئامانجی گەورەت هەبێ لە ژیاندا کە بۆی بژی ئەو کەسانی کە زوو چۆکدادەدەن دایمە ئامانجیان بچووکە یعنی ئامانجی گەورەت هەبێ کە لە پێناویە بژی کە بۆی بژی کە بۆی تێبخۆشی چونکە ئەو کەسانی کە ئامانجیان بچووکە عەرزم کردن زوو چۆکدادەدەن و زوو دەبەزن لە مەیدانی ژیاندا خاڵی چوارەم و زۆر گرنگ لا تتعمق في العلاقات الاجتماعية ئاگادار بە زۆر ڕۆم مەچۆ لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانتدا ئاگادار بە من ناڵم سفر بە لە بینی سفربووندا کە سەلام لە کەس نەکەی کەس نەناسی کەس نەناسێ لەگەڵ ڕۆچوون و قوڵبوونەوەدا ئاگال لێبێت ناوەندگیر بە زۆر ڕۆم مەچۆ لە هەموو پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا یعنی مەچۆ بۆ هەموو ژنمارەکردنێک بەڕێزم پێویست ناکە هەر پرسەیەک بوو بەخوا هیوا هەیە بە خوێی چێژ ناتگاتێ هەر نایناسی خزمی بایعەکەت نییە تۆ بۆ هەموو پرسەیەک دەبێت بڕۆی و فاتحای خۆت دادەی بۆ هەموو شوێنێک ڕاکەی ئیلا مەگەر بۆ نوێژی جەنازە بیناسی و نەیناسی بچۆ کە کاتێکی کەمل لێ دەگرێەوە خێرێکی گەورەیە بۆ لەبەر خوا بچۆ دوێمیان سەر قەبران لە هەر شوێنێک مردوویەک بە خاک سپێردرا بەشداری بکە ئەگەر هەر تەنها لەوێژ بوەستی دڵی خاون مردووەکە خۆش دەکات بەڵام زەرور نییە تۆ بۆ هەموو پرسەیەک بڕۆی بۆ مزگەوت و بۆ ماڵان زەرور نییە بۆ هەموو میوانداریەک بڕۆی بەردەوام یان میوانە تەبێ یان میوانی خەڵک بی چاکاتۆ ژیانی تۆ هەمووی بوو بە میوانداری ئەوەش زەرور نییە زەرور نییە پیرۆزبایی لە هەموو فڵان و فڵان کەس خانوویان کردو فڵان کەس ژنی هێناوە فڵان کەس منداڵی بۆ دەبێت بە هەمووی ڕابگەم و هەمووی بچم نە زەرورە هەمووی بێ بۆلات نەزەرورە ئەوەندە قوڵ بێوانێ هەر کەسێ ڕۆژە مەرحەبایت کردبێ لە دایرەیەک لەگەڵ تابوو بێ لە شوێنێکا بێ هەمووی سەردانی بکەی هەمووی پیرۆزبایی لێ بکەی هەمووی پێوەی بچی ئەمەش ناکرێت چونکە بەرهەمی ئەو زۆر ڕۆچوونە خەم و خەفەتی زۆرە بەرهەمی ڕۆچوون لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا بەڕێزان یەکەمیان بریتە ئەلمەجالس الفەوضەویە تووشی کۆڕ و کۆبوونەوە و دانیشتنانێک دەبی کە بەڕاستی فەوزایە لە شامەوە بۆ شیراز باسی هەموو شتێک دەکرێت بەس باسی خۆی تێدا ناکرێت غەیبەتی هەموو کەسی تیا دەکرێت باسی هەموو شتێک کە نەدینت زیاد دەکات یعنی لەو مەجلیسە هەستاوی شتێکی دینی فێربووی نەوەڵا شتێکی عیلمی و زانستی فێربووی نەوەڵا ئەدەب و ڕێزێک فێربووی نەوەڵا لە مێژوویەکی وڵاتەکەت و نەتەوەکەت شارەزایت پیدا کرد نەوەڵا ئەی فێری چ بووی وەڵی بۆ خۆشم نازانم هەر یەکەی لەباری شتێکەوە قسەی دەکرد کەواتە بەرهەمی زۆر تێکەڵاوبوون و ڕۆچوونە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا کە تووشی ئەو جۆرە مەجلیسە فەوزەویانە دەبی دووەمیان ئەلمەدیح الزائف الغالی لصاحب الدعوة
کابرا داوەتێکی کردووە نان خواردنێکت کردووە ئەم هەموو مەدح و ستای شەی دەکرێت جاوەرە پچی بۆ لای بەرپرسێک بۆ بنکەیەک بۆ بارەگایەک کە خۆشی دەزانێت کابراوانیە ئەم هەموو خەڵکە مەدحی دەکا لەبەرەوەی نان خواردنێکی بۆ ئامادەکردن دێ ئەو نانن نەخواردایە ئەم سەردانن نەکردایە نەچوویتایە ئەو شوێنە تووشی ئەم هەموو مەدحە زائیف و یعنی ڕوو کەشکراوە نەدەبینێ ئەمە زێڕ نییە ئەمە زێڕ کفت کراوە ئەمە تەنەکەیە لە ژێرەوە خۆ دەزانی ئەم فڵان کەسە ئەو مەدحە هەڵناگرێ بەڵام لەبەرەوەی کە تازە چوویتە ماڵەکەی ناچاری ئەو مەدحەی بکەیت ئەگەر ئەوەندە تێکەڵاو نەبوویتایە تووشی ئەوەش نەدەبووی هەروەها غەیبەتی زۆر لە پژمە لە باسی خەڵک دەکرێت لەو مەجلیسانەدا کەوەندە تێکەڵاوی خەڵک بووی هەر شەوەی لە ماڵێک بووی هەر شەوە لە سەیرانێک بوو لە سەردانێک بووی بڕواتان هەبێت تووشی غەیبەتی زۆر دەبی بەداخەوە ئێستا یعنی یەک کەسێک وەرە قسەی لەسەر بکە مەدحی بکە بڵێ وەڵایی فڵان کەس بەڕاستی ئینسانی چاکە بڵێ ئینسانێکی بەخشندەیە ئینسانێکی زانایە ئینسانێکی خواناسە ئینسانێکی پاکە وەڵایی دانیشتوانی ئەو مەجلیسە مەگە یەکێکیان بڵێ وایە ئەوەی تری هەمووی ڕەت دەداتەوە بڕوات پێ ناکە دەگەڕێ بزانێت لە شوێنێکە خاڵێکی خراپی نییە و بیدۆزێتەوە وەکو مێشە ڕەشکە بە دویا دەگەڕێ بەڵام بڵێ فڵان کەس خراپەیەکی هەیە هەر تاقی بکەوە کە چوویتە مەجلیسێکی قەڵەباڵغەوە بڵێ فڵان کەس قسەیەک فڕێدە لەبارەیەوە کە خراپ بێ کە لەکەداریکە کە ناشرینێکە کە بێتە پەڵە بۆی بڕواتان هەبێ بەڕێزان هەمووی قسەیەشکەی دەخاتە سەر ئەڵێ وەڵڵا من دەمزانی تخوا بەڕاستە ئەوە وایە ینی هەز دەکەی هەمووی بڕوای کردووە بەم قسە خراپە ئای بەداخەوە کە سیفەتێکی خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خەیرۆکم قەڕنی باشترین سەدەمەی هاوڵانم سەردەمی ئێوەیە ثم الذين يلونهم دوای ئەوان دوای ئێوە سەردەمی دوای ئەوان ئێوە یعنی 100 ساڵی یەکەم دوای ئەوە قەرنی تابعین 100 ساڵی دووەم ثم الذين يلونهم 100 ساڵی سێیەم تابعی تابعین سەردەمی سەحابە سەردەمی شوێنکەوتوانی سەحابە سەردەمی شوێنکەوتوانی سەحابە ئەم سێجیرە ئەم 300 ساڵە باشترین سەدەی زێڕینی ئیسلامن ثم يجيء قوم ينظرون ولا يوفون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دوای ئەوە دەبینن خەڵکانێک پەیدا دەبن بەردەوام بەڵێن دەدەن بەڵام وەفا بە بەڵێنەکانیان ناکەن بەردەوام ژنەوە بەڵێنی داوە بە پیاوەکەی پیاوە بەڵێنی داوە بە ژنەکەی منداڵە بەڵێنی داوە بە دایک و باوکی باوک و دایکە بەڵێنی داوە بە منداڵەکانی بەڵام هەر بەڵێنە مەسئول و بەرپرسی باڵای وڵاتە پەرلەمانتارە لە بانگەشەیە بەڵێنی داوە وەلا یوفون بەڵام کەس وەفا بە بەڵێنەکانی خۆی ناکە وەفا بە نەزرەکانی خۆی ناکە خەڵک خێر و خێرات دەکا هەر ئەوەندە نەخۆشیەکەی چاک بوو لە گرفتەکە ڕزگاری بوو ئامادە نییە خێرەکەشی بکە ئەگەر ڕێحی لە شەرعیەک بدۆزێتەوە بەهانەیەک بدۆزێتەوە کە خێرەکەی نەکاپەنا بەخوای پەروەردگار فەرمووی ئەو زەمانە دێتە پێشەوە ثم يجيء قوم ئەنجا دەفەرمێ ويشهدون ولا يستشهدون فەرمووی زەمەنی ئێوە خەڵک هەتا باو باپیرانی ئێمەش پێشتریش خەڵک لە شاهیدی ڕای دەکرد فەرمووی زەمانێک دێ خەڵک نەک لە شاهیدی ڕناکە خۆی شاهیدی ئەدا بەبێ ئەوەی داوای شاهیدی لێکرابێ ئەخر جاران وابوو جاران خەڵک دەیوە فڵان کەس تخوا ناوی من لەو شاهیدیە مەکە با سوێند نەدرێم با قسە نەکەم با گوناهبار نەبم نەوەک شتەکەوە خۆی نەجێڕمەوە ئاگاشی لێ بوو بەچوی خۆشی بینی بوو خەڵک خۆی لە شاهیدی لادا بۆی گوناهبار نەبێ ئەگەن ناوی من منووسن بە شاهید با دوای تووشی گوناهباری نەبم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی زەمانێک دێتە پێشەوە خەڵک داوای شاهیدی لێ ناکرێ خۆی بە دەگەڕێ شاهیدی بدا شاهیدی چی شاهیدی ناڕەوا عەرزم کردن لەو مەجلیسێکە بەس باسی خراپەی یەکێک بکە بەس خراپەیەکی فڕێدە ناو مەجلیسەکەوە هەمووی شاهیدی خراپی بۆ دەدا بەس باسی چاکەی بکە بڵێن وەڵی من ئاگام لێنێ بەخوا من بەعاملەم لەگەڵا نەکردو وەڵی نایناسم خۆ دراوسێم نەبووە دە بەهانە دێنێتەوە بەس بۆ ئەوی شاهیدی نێدا کە پیاوی چاکە بەس بۆ ئەوی کە قسەکەی تۆ سەر نەگرێت کە فڵان کەس ئینسانێکی بەتەقوایە و خواناسە ئینسانێکی پاکە و حرام خۆر نییە بەڵام کەوتت خراپە هەمووی بەبێ ئەوەی داوای شاهیدی لێکرابێ بەداخەوە شاهیدیەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی واتان لێ دێ ئەو قەومانەی کە دوای ئێوە دێن قەڵەوی لە ناویاندا پەیدا دەبێ هەمووی قەڵەو دەبێ واتە کار کەم دەکەن زۆر دادەنیشن شەوگار بە دیار شتی خراپەوە دانیشتن و شەو نوێژ ناکەن هەموو گۆشت و بەزە جۆدە سەریەک مرۆڤەکان بە زۆری بە قەڵەوی دەردەکەون خەڵک بەدەست ورجیەوە بێزارە نازانێت چۆن ورگەکەی لە خۆی بکاتەوە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی باس کردوین کە ئەمڕۆ بە چاوی خۆمان دەیبینین ئەمە لە صحیحی بوخاریدا فەرموودەکە هاتووە
کەواتە ئەگەر زۆر تێکەڵاوی لە ڕادەبەدەرن نەبێ تووشی ئەو هەموو غیبەتە نابی کە زۆر گەڕای و زۆر خەڵکت ناسی و زۆر هات و چۆی خەڵکت کرد و زیاد لە حەد تێکەڵاو بووی بە ماندوێتی دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئەوەندە ماندووی بە ڕۆژ تااقەتی قسەیەکی خۆشت لەگەڵ منداڵەکانی خۆت دانیە کە ماڵ و منداڵەکەی خۆت لە پێش هەموو کەسێکەوەیە ماندووی تااقەتی خوێندەوە نییە بەداخەوە ئەو کتێبە جوانانەی ئەم سەردەما خەڵک بۆ ناخوێنێتەوە چونکە بە مالایعنیەوە بەشتی بێسوودەوە ئەوەندە تێکەڵاوی کۆمەڵایەتەکەی زۆرە کە دێتەوە ماڵەوە تااقەتی خوێندنەوەی نەماوە تااقەتی نووسینی نەماوە کاکە دڵت تەنگ دەبێ دڵت تەنگ دەبێ و هەست بە دڵشادی ناکەی بە حساب پێکەنیوی لە ناو خەڵکە بەڵام بە خەڵک پێکەنیوی هەر کەسێک لە مەجلیسێکە لە کۆڕ و کۆبوونەیەک و دانیشتنێکە دانیشێ دەستکا بە پێکەنین و ڕابواردن بە خەڵک لە پاژم لە غیبەتی خەڵکا و پیان ڕابێت و پیان پێ بکەنێ کە هاتەوە ماڵی خۆی هەست بە دڵتەنگی دەکات دڵنیا بە دڵتەنگیەک ڕوتێلەکە نازانی چۆن ئەم خۆشی پێشول لە دەستدا توشبوون بە کەسانی نەزاندوو کە قسەیەکی وا فڕێدا بەرەو ڕوو دڵت دەتەزێنێ دەمی دڵ لە ڕووی جەنابتان ئەڵەی زێرا بە سەرەکە لەسەر لابر ئەوە بۆ گەنی ناخۆشی بە مەجلیسەکە دێ دەبەخوا لە ماڵی خۆتا دانیشتیا لەگەڵ ماڵ و منداڵی خۆت و دوو سێ ڕەفیقی جوانی ڕێک و پێکی دینداری ڕەوشبەرزی بە ویژدان و عاقڵ و ژیر و خوێندەوار وڵای تووشی ئەو بابەتە نەدەبووی بەڵام تۆ لە هەموو کۆڕ و کۆماڵێکە لەگەڵ بی تووشی ئەو نەزاندووەش دەبی قسەیەکت لە ڕوودەدا ئەگەر جوابی دەیتەوە تووشی شەڕ دەبی تووشی فیتنەی دەبی ئەگەر جوابی نەدەیتەوە دەروونت ئازار دەخوا ناڕەحەتت دەکا تووشی مۆقیفی وا دەبی کە خەڵک بە زەلیلت دەزانێ وا دەزانێت کەوا توانای بەرگری لە خۆکردنن نییە عەرزم کردن ئەگەر جواب دەیتەوە تووشی شەڕ دەبی ئەگەر جواب نادەیەوە ئەڵەن بەخوا پیاوێکی بێغیرەت بوو فڵان کەس هێرشی کردە سەر و چەند قسەی پێوت و تەزاندی کەسی وەڵامی پێ نەبوو تۆ لە هەردوو بارەکەدا هەر زەرەتە تووشی کەسانی ڕەزا قورس دەبی تووشی کەسانێک دەبی بەس مەدحی خۆیان دەکەن متەکەبیر وام کرد و وام خوارد و وامان کڕی و ئاوامان کرد و وا سەرکەوتم و وام خوێند و وا دەرچووم و وا قازانجم کرد بەخوا ڕاستیش نییە بڕواتان هەبێ وەکو میزڵدان بەس فووی لە خۆی کردووە زوو فش دەبێتەوە ڕاستیەکانی بۆ دەردەکەوێت تووشی ئینسانی فاجر بەدکار دەبی باسی جاری وایە شەرم ناکە باسی بەدکرداریەکانی خۆی لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دەژێڕێتەوە بۆیە ئەم هەموو ئافاتەی پێوەیە ئەی چی بکەی کاکە سیلێ ڕەحم جێبەجێکە براکەی خۆت خوشکەکەی خۆت ئەو کەسانەی لێن نزیکن چەند دۆستێکی ڕاستەقینەی ڕێک و پێکت هەبێ بەستە چەند جوانە ئەو وتەی دەوترێ وتراوە ئاژەڵێکی هاوڕێ زۆر زۆر باشترە لە هاوڕێیەکی ئاژەڵ ئەم جارش بۆتان دەخوێنمەوە ئاژەڵێکی هاوڕێ زۆر زۆر باشترە لە هاوڕێیەکی ئاژەڵ یعنی ئێستا سەگێکت هەبێ پشیلەیەکت هەبێ خۆتی پێوە خەریکەی واللهی ئەوە باشترە لەوەی هاوڕێیەکت هەبێ سیفەت ئاژەڵ بێ دوو لە ڕووی جەنابتان سیفەت ئاژەڵ بێ عەقڵی نەبێ معریفەتی نەبێ دینی نەبێ بەس ورگ و داوێنی هەبێ کەوە لە ناوت دەبە ئەو کەسە دۆستی گیانی تا هاوڕێی نەبوونی و لێ قەوماویتە ئەم هەموو خەڵکت بۆ چێ بیناسی با دۆستێکی گیانی بە گیانیت هەبێ لە کاتی نەبوونی و نەداریدا لە کاتی گرفتاری و لێ قەوماندا لەگەڵ تابێ و پشتت تێ نەکاو دڵنەوایت بکە دەست گیرۆیت بکە بۆ تاقە دۆستێ خۆت پیر و کوێرکەی نەک ڕۆژی چەند دۆست بە ماڵت فێرکەی یەک دۆستت هەبێ و تا تەمەنت کۆتایی پێدێ دۆستی ڕاستەقینەت بێ عەزیزەکەمەوە زۆر باشترە لەوەی شەو ڕۆژ خەڵک بە خۆت فێرکەی و دۆستایەتیان بکەی و دوایی لێت ببن بە ناحەز و ئەوانی دوێنێ مەدحیان دەکردی ئەمڕۆ پشتیان تێکردی ئەمجا هەندێنی هێنی ناو ماڵ و منداڵیشت دەزانێ هەندێنی هێنی ژیانت دەزانێ ئەمجا بکە پشتی تێکردی هەموو هێنەکانیشت ئاشکرا دەکا ئەمجا ئابڕووشت دەبە زۆر خراپە هەزار هاوڕێی بێسەر و بن بە قوربانی یەک هاوڕێی دڵسۆز و بە ئەمەک بن هیوا هەیە دەڵێ وەڵا لە فەیسبووکە 100,000 هاوڕێم هەیە والله هەمووی بە قوربانی یەک هاوڕێی دڵسۆزی بە ئەمەک بێ یاخوا خەڵک دەمی خراپەی لێن نەکاتەوە ئەمجا بۆ دەردەکەی بزانە هەمووی دە کەسی دڵسۆزە بە دەورەوە دەمێنن کە دیفاعل لێ بکەن ئەوە مەدرسەی ژیان زۆر شتی فێر کردوین هەوڵ بدا دوو شوێن گرنگترین شوێن بن لەلات لە ژیاندا ئەگەر دەتەوێت لە خەمەکان ڕزگارت بێ ئەگەر دەتەوێت تووشی خەم نەبی و ئازارەکانی ژیان یەخەت پێ نەگرن هەوڵ بدە دوو شوێن گرنگترین شوێن بن لەلات یەکەم ماڵی خوا
مزگەوت قەت لە مزگەوت دامەبڕێ تا بۆت دەکرێت نوێژێکت با بەبێ جەماعەت نەبێ بەڵام کە چوویتە مزگەوتیشەوە هەیە لە مزگەوت تا تووشی غیبەتی خەڵک دەبێ هەیە لە مزگەوت تا زمانی ناپارێزێ دێتە دەرەوە زەمی ئیمامی مزگەوتەکە دەکات وەڵا نوێژەکەی درێژ بوو وەڵا قورئان خوێندنەکەی خۆش نەبوو وەڵا غەڵەتی کرد دەدەمت ببەستە تۆ چوی عیبادەتی خوا بکەی ئەخ بۆی ڕوتەنگە بێ لە دوای مزگەوتیشە لە مزگەوت ئەمەیکە بە قسە و باسی دنیایی دەنگ مەکەوە دەستکاری کەلوپەلەکانی مزگەوت مەکەوە لێ پرسراوی خۆی هەیە لە شوێنێکەوە بە ئەدەبەوە بە حرمەتەوە دانیشە زیکری خوا بکە نوێژی سونەت بکە قورئان بخوێنە نوێژ فەرز دەکەت کردوەرەوە بۆ ماڵەکەی خۆت لە ماڵی خوادا دووەمیان ماڵی خۆت هەوڵ بدەن لە ماڵی خۆتا بە ماڵی خۆت باشترین شوێنێکە بۆ کار و کەسابەت نەبێ بۆ سەردان و سیلەی ڕەحم نەبێ بۆ لای دۆستێکی دڵسۆز نەبێ هەرگیز ماڵەکەی خۆت بەجێمەیەڵە با هاوڕێکانت کتێبەکانت بن کاکە کە بێت تاقەت بووی کتێبێک دوێنێ بیخوێنەوە بەخوا باشترین هاوڕێک کتێبە واللهی باسی مێژووی ڕابردوود بۆ دەکا باسی هەواڵی داهاتوود بۆ دەکا زەردەخەنە دێنێتە سەر لێوت دڵن نەرم دەکات جاجار فرمێسکێک بە چاوتا دێتە خوارەوە فێری چاو وشەی جوانت دەکا ئەو شتانەی کە نەتزانیون بدڵ سۆزانە نووسەرێک تەواوی تەمەنی خۆی کوشیوە لە کتێبێکا لە سند چەند وەرەقەیەک پێشکەش بە تۆی کردووە تخوا حیف نییە کاتت بە فیڕۆ بدەی لە ناو مەجلیسی لەه و لەعب و بێمانادا نەبووە دینت باش بێ نەبووە ژینت باش بێ ئەم کتێبە جوانانە نەخوێنیتەوە سوێنتان دەدەم هەتانە باوەڕ ناکەم لە ساڵێکە دوو کتێبی خوێن بێتەوە دە کتێبی خوێن بێتەوە کە ئەو ئەوروپیانە بەچی پێشکەوتن کابرا لە ناو شوێنێکە لە چاوەڕێی پاس دەکا لە ناو میترۆدا لە شوێنێکە ئیلا کتێبەکەی خۆی پێیە نامیلکەیەکی پێیە دای ناوە کتێبەکەی خۆی دەخوێنێتەوە با گرنگترین کەس لەلات خێزان و منداڵەکانی خۆت بێ کاکە نەک مۆبایل و فەیسبووکەکەت مۆبایل و فەیسبووکەت کە چوویتەوە ماڵەوە داینێ بیکوژێنەوە قسەیەکی خۆش دەست بە سەراهێنانێک ئامێزێکی گەرم سۆز نواندنێک بۆ ئەو منداڵانی کە ڕۆژ تاوارە لە مەکتەب بوون کە پێویستیان بە سۆزی تۆی دایک و باوکە کە بەداخەوە منداڵی وا هەیە ینی لە سۆزی دایک و باوک بێبەش بووە باوکەکە و دایکەکە یان لەگەڵ خەڵکایە یان لەگەڵ سوۆسیال میدیادایە ینی ئەویش هەر لەگەڵ خەڵکابوونە فڵانکەس زوای کردو پێی پێ بکەنەوە فڵانکەس لایک و کۆمنتی بۆ بکە و فڵانکەس ئیمۆجی بۆ دانێ و فڵانکەس دەستخۆشی لێ بکە و فڵانکەس دوول لە ڕووتان ملی بشکێ و کەواتە تۆ ئەی ماڵ و منداڵەکەت واز لەوانە بێنە واز لە خەڵک بێنە واز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێنە خەریکی منداڵەکانی خۆت بە خەریکی خێزانەکەی خۆت بە بەرهەمەکەی چییە هەر کەسێک ئاوا زۆر تێکەڵاو نەبێ و ڕۆ نەچێت لە پەیوەندە کۆمەڵایەتیەکاندا واللهی خوال لە کۆمەڵە خەم و خەفەت دەیپارێزێ واللهی باری شانت بۆ دنیا سوکتر دەبێ بەخوا بۆ قیامەت بارت سوکتر دەبێ خوا دەتپارێزێت لە عمرتدا کاکە تەمەنت بە فیڕۆ ناچێ خوا دەتپارێزت لە دینەکەتدا تۆ ئەچیتە شوێنێکەوە ئەچیتە مەجلیسێکەوە ئەگە قسەی بێ شەرعی تێدا بکرێت لە سوڕەتی نیسا ئاەتی 140 فەرمێ گاڵتە بە ئاەتی خوا کرا چوویتە بارەگایەکەوە مەقەڕێکەوە گاڵتە بە قورئان دەکرا نەعوذ بالله گاڵتە بە شەریعەتی ئیسلام دەکرا پێ دەکەنین دەچێ مەجلیسێکەوە گاڵتە بە مەلا دەکرێت بە مزگەوت دەکرێت بە ڕیش دەکرێت بە سیواک دەکرێت بە شعائری ئیسلام دەکرێت بە حەج و عومرە دەکرێت تۆش ئاوا سەرت بۆ لە قاند و بەڵێت بۆ کرد ئینەکم ئیذەن مثلهم خوا دەفەرمێت تۆ ڕێک وەکو ئەوانە لێ دێ تۆ یەک قسەن نەکردووە دڵیشت پێی ناخۆش بووە مادام لەگەڵیان دانیشتی گوێت بۆ گرتن مەجلیسەکەت بەجێ نەهێشت خوا دەفەرمێت ڕێک وەکو ئەوانی إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا خوای پەروەردگار کافرەکان و دووڕوەکان لە جەهەنەما جەمیعان بەیەکەوە کۆ دەکاتەوە کافرەکە بە ئاشکرا کوفرەکەی کردووە تۆش هەڵوێستن نەبووە بووی بە منافق دانیشتی لە مەجلیسەکەیە ڕەدن نەدانەوە قسەت نەکرد تۆش لەگەڵ ئەوانە دەبی کەواتە دینەکەت کەوتە مەترسیەوە ئەگەر زۆر تێکەڵ نەبی دینت سەلامەتە عەقڵت سەلامەتە کاکە ماڵ و سەروەتەکەشت سەلامەتە ئەو هەموو مەسرەفە لابەلایە ناکەی کە نەبووە دنیا جێگای گرت نەپاداشتی قیامەتیشت لەسەر وەرگرت ومێدەوارم کە ئینشاءالله سوودێکمان گەیان دەبێ تا بەرنامەی داهاتوو بە پەروەردگارتان دەسپێرم